بینەرانی عزیزی کورسانی و سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێیەکەم. سەرەڕایەوەی دۆخی شەڕ و بەرهەمهێنانی غاز ئاسایی بووەتەوە، بەڵام هێشتا دەستکەوتنی غازی ماڵان ئاسان نییە و نرخی غازی بازرگانیش هەر بە بەرزی ماوەتەوە. پاشەوەی شارەوانی هەڵەبجە بەشێک لە زەویە کشتتوکاڵیەکانی ناوچەکەی بۆ یەکەی نیشتەجێبوون تەرخان کردووە، جوتیاران گلەی دەکەن و دەڵێن بژێویان لەسەر ئەو زەویانەیە. هێرش کرایە سەر وێستگەیەکی ئەتۆمی ئیمارات و ئێرانیش داتای زیانەکانی شەڕی بڵاو کردووەتەوە. پێشهاتی نوێی دانوستانی نێوان ئەمریکا و ئێران هەیە. کاتژمێرێکی دەستی بووە بە ترند و خواست لەسەری هێندە بەرزە کە دوکانەکان بەهۆی قەرەباڵغیەوە ناچار بوون دایبخەن. دووبارە سڵاوتان لێبێ. لەگەڵ کۆتایی هاتنی گرژیەکانی ناوچەکە دابشکردنی غاز لە ڕێگەی کۆبۆنی خۆراکیەوەیە. پەیامنێرمان تەرزا هاوڵاتیان و لایەنی پەیوەندیداریشی دواندووە خانمێگەڵە لە کاتی جەنگەکەوە ئەمڕۆ یەکەم جارە کە سیارەی غازەکە بێت و غازی لێ بکڕێتە، تاوەکو ئێستا لە بنزیخانەکان کڕەویەتیەوە لە کاتێکایەکە سەرەڕای ئەوەی بەرهەمهێنان چووەتە دۆخی جاران، بەڵام غازی بازرگانی هەردانە بەزیوە و بە بەرزی نرخەکەی ماوەتەوە. هەنگاو بە هەنگاو سلێمانی بەرەو ئاسایی بوونەوەی دۆخی دابشکردنی غاز هەنگاو دەنێت. لەگەڵ کۆتایی هاتنی گرژیەکانی ناوچەکە پرۆسەی دابشکردنی غازی ماڵان لە گەڕەکەکانی سلێمانیدا تا ڕادەیەکی زۆر ئاسایی بۆتەوە. ئێستا تیمەکان ڕۆژانە بە نرخی ڕسمی غاز دەگەیەنە دەست هاوڵاتیان. جەنگەکەش بۆ قەیدان بوو هەر لە هینەکانەمان گۆڕی، لە بەنزیخانەکانەمان گۆڕی. من ئەمە یەکەم جارمە بێتە کۆڵانەکان کاراسانێکی زۆر باشە، نرخەکەشی گونجاوە، هەروەکو جارانە هیچ نەگۆڕاوە. لە کۆی 22 کارگەی شارەکە 20 کارگەیان ڕۆژانە 120 تۆن غاز لە کێڵگەی کۆرمۆن وەردەگرن و 2 کارگەی دیکەش لە حکوومەتی فیدراالیەوە هاوکاری دەکرێن. پرۆسەی دابشکردنەکەش لە ڕێگەی کۆبۆنی خۆراکەوە بەردەوام دەبێت. بە جۆرێک دوای وەرگرتنی هەر بچڵە غازێک کۆبۆنەکە مۆر و ئیمزا دەکرێت بۆ دەسەبەرکردنی مافی هاوڵاتیان. میکانیزمی دابشکردنی غاز هەر عینەن پێش جەنگە ئێستا چووەتەوە سەر و دۆخێ وسا ئەوسا چۆن بریکارەکانە چون بەلای هاوڵاتیەکانی سەر هەمان شتە، بەڵام تەنها بە فۆرمە. هاوڵاتی لەوانێ بڵێ من نۆی پێم، بەڵام غەرامەمان کردو پەیامان ئەوەیە ڕاستی هاوکارمان بنەوەی گرانفرۆشی کرد پەیوەندیمان پێوەگەن بە دوژمارەی قایمقامێتەوە ئیجرعاتێکیان لەگەڵاگەن و دەستکراوەشین لەوە بۆ پێش دەژنیش غازێکی زۆرە خینە بازاڕ ئینشاڵڵا. پێچەوانەی غازی ماڵان نرخی غاز لە بەنزینخانەکان هێشتا نرخەکەی نەگەڕاوەتەوە دۆخی ئاسایی. وتەبێژی بەنزیخانەکانی سلێمانی دەڵێت هیوادارین زۆر نەبات نرخی غاز لە بەنزیخانەکان دابەزین بەخۆیەوە ببینێت. لە ئێستاە غاز لیتری بە 950 دینار لە بەنزیخانەکانە. ئێمە چاوەڕێ ئەەکەین کە زیاتر دابەزێ. لە ڕاستیە بەنزیخانەکان کاتێک کە بە هەرزان بەدەستیانەگا و بە هەرزانە فرۆشن و کاتێک بەگران بەدەستیانەگا بەگرانە فرۆشن. ئێستا بۆ هەموو لیترێک لە بەنزیخانەکانە قەنەعەتەکەم لیترێ لەوە ناچێت 25 دینار تا 40 دینار ئەگەر خێر بکەن لە لیتری غازە. لە ماوەی ڕابردوو بە تایبەت لە گەرمەی جەنگی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بەهۆی ڕاوەستانی بەرهەمهێنان دۆخی غاز لە شارەکانی هەرێم گەیشتە خراپترین ئاست. بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە و هەنگاو بە هەنگاو بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. لەگەڵ کۆتایی هاتنی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە دابشکردنی غاز لە گەڕەکەکانی شاری سلێمانی تا ڕادێکی زۆر ئاسایی بۆتەوە و ڕۆژانە تیمەکان سەردانی گەڕەکەکان دەکەن. بەرپرسانی پەیوەندیداریش دەڵێن دابشکردنی غاز لە ڕێگەی کۆبۆنی خۆراکەوە بەردەوام دەبێت. تەرزا عومەر، کورسان نیوز، سلێمانی. با لە بارودۆخی گرێبەستێک ینی ئاگربەستێکی لەرزۆکیش بین، بەڵام بارودۆخەکە بارودۆخی جەنگ نییە،
و هێنانی غاز بێگومان بۆ کارگەکان بۆ شوێنی دابشکردنی غاز ئاسایی بۆتەوە، بەڵام سەرڕایەوەش نرخی غاز لە بنزینخانەکان بە بەرزی ماوەتەوە. وایە یعنی ئەگەر شتێک چاودێری نەکرێ کە بەرز بووەوە ئیتر بەرزبوونەوەی بەدەست خۆیانە کەس نازانێت دابەزینەکەی دابەزینی نرخەکەی بەدەستکەیە. ئەمانەوێت لەم بارەیەوە زیاتر قسە بکەین، بۆیە من پەیامنەرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە وەرئەگرم و هەروەها شیروان خدر لە دهۆکەوە. سەرەتا چمە لای قارەمان سڵاوت لێبێ پێمان بڵێ کە بارودۆخەکە بە شێوەیە کە بۆچی نرخی غاز لە بەنزینخانەکان دانابەزێت. بەڵێ زریان نرخی غاز و سوتەمەنیش تاوەکو ئێستا دانەبەزیوە، ئەنی نرخەکانیان هەر بە بەرزی ماوەتەوە. لە دوایە مدیارەکە نرخی 1 لیتر غاز بە 925 دینارە، لە بەشێک لە بەنزینخانەکان نزیک 900 دینارە. پێشووتر لە کاتی جەنگ 1200 تاوەکو 1400 دینار لە بەشێک لە بەنزینخانەکان بۆ هەر لیترێ غاز لەو بەنزینخانە دەفرۆشان. لەگەڵەوەش بوتڵی غاز بە هەمان شێوە لە سەر 30,000 دینار بوو، بەڵام نرخی غازی ماڵان دابەزیوە ئێستا بە کەمتر لە 20,000 دینارە کە غازی بازرگانی پێدەگوترێتن. بەڵام ئەوەی کە لە بەنزینخانەکان هەیە تاوەکو ئێستا نرخەکانی وە خۆتی، ئەنی هۆکارەکان زۆرن. ئەنی لەگەڵ بەشێک لە بەنزینخانەکان قسەم کرد، ئەوان باسییان لەوە کرد کە نەهێنانی غاز کەمی غاز لە بازاڕەکان واتە لە هەرێمی کوردستان کڕینەوەی بەنزینخانەکان ئەمانە دوو هۆکاری سەرشینە بۆی کەەوە نرخی غاز هەر بە بەرزی ببینێتەوە. بەشێکی تریان باسییان لەوە کرد کە پێشووتر بە نرخێکی بەرزیان کردەوە، بە تایبەت لە کاتی جەنجی ینی لە گەرمەی جەنگەکە کە بە نزیکەی 1400 دینار بۆ 1500 دینار لە بەشێک لە بەنزینخانەکان لە بازاڕەکان نرخەکان کەمێک کەمتر بوو. ئەو کاتانە بەشێک لە بەنزینخانەکان بڕێکی زۆریان کڕی بۆ پێیکە پێشبینی ئەویان دەکرد کە نرخەکە زیاتر بەرز بێتەوە. بۆیە نرخەکان تاوەکو ئێستا وە خۆیان ماوەتەوە. ئەنی تا ئاسایی بوونەوەی ئەم دۆخە پێیوەستە بەوەی کە گەروی هرمز بکرێتەوە، بەشێک لە ئاڵوگۆڕ و هەناردەی سوتەمەنی دەست پێ بکاتەوە، بە تایبەتتر لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئێران و بەشێک لە وڵاتانی تر، بە تایبەت ئەوانەی کە ئەو کۆمپانیا و بازرگانانەی لە تورکیا لە ڕێگەی تورکیاوە هاوردەی هەرێمی کوردستانیان دەکرد. تا ئەو دۆخە ئاسایی نەبێتەوە نرخی غاز هەر بەو شێوەیە دەبێتەوە، یعنی ڕەنگە کەمێک دابەزین بخۆ ببینێت، بەڵام ناگاتەوە دۆخی کە بەر لە جەنگ نرخی هەر لیترێک بە 250 دینار بۆ نزیکەی 300 دینار لە بەشێک لە بەنزینخانەکان، بەڵام ئێستا نزیکەی سێقات واتە لە 100 تا 300 بەرز بۆتەوە نرخی غاز. لەگەڵەوەش نرخی سوتەمەنیش بنزینیش بە هەمان شێوە تاوەکو ئێستا دانەبەزیوە. لەگەڵەوەش لە هەولێر بەشێک لە بەنزینخانەکان بنزینی پاڵپشتیکراو بە ئۆتۆمبیلان و شۆفێران دەدەن، بەڵام نرخی بنزینی بازرگانی لە بەنزینخانەکان ئەنی هەروە خۆیان نزیکەی 900 دینار لە بەشێک لە بەنزینخانەکان ئەوەی کە دەگوترێت کوالەتیان بەرزترە نزیک 1000 دینار بۆ هەر لیترێک بنزینی نۆرمال. وەک باسم کرد تاوەکو ئێستا لە هەولێر نرخەکان هەروە خۆیانن، تەنها ئەوە نەبێت کە 400 دینار نزیک 500 دینارێک بۆ هەر لیترێک غازی شل لە بەنزینخانەکان دابەزینی بەخۆوە بینیوە، بەڵام بەو شێوەیە نییە کە لە کاتی گەرمەی جەنگەکان نرخەکان بە شێوەیە بوون، پێشووتر نرخەکان ئەرزانتر بوون. ئێستا جەنگ نییە، ئەنی نزیکەی 3 هەفتە زیاتر دەبێتن بەهۆی ئاگربەستەکانەوە نەبوونی شەڕ، بەڵام تاوەکو ئێستا نرخەکان بەرزن. لە دواوەی ئێمە دیارە 925 دینارە لە بەشێک لە بەنزینخانەکان 900 دینارە، هەندێکیان نرخەکانیان کەمێک بەرزترە. قارەمان من پرسیارێکم لە تۆ هەیە پێشەوەی بچمە لای شیروان وەڵامی ئەم پرسیارەشم بەرەوە. نرخی ئەم غازە کاتێک زۆر ئەبێ بە بارگرانی کە هاوڵاتێکی زۆر پێویستی پێی بێ، ئایا ئێستا ئەو غازە کە لە ڕێگەی بریکارەکانەوە بە کۆڵانەکانە ئەگەڕێت و هاوڵاتیان ئەیکڕن بە 8500 دینارەکە نەگەیشتوەتەوە ئاستە کە هاوڵاتیەکی کەمتر پێویستی بەو غازە بێ کە لە بەنزینخانەکان هەیە، ئێستاش هاوڵاتیەکی زۆر ڕۆکاتە بەنزینخانەکان بۆ غازە؟ بەڵێ زریان بەشێک لە هاوڵاتیان بە تایبەت لە هەولێر سیستەمی غاز بە کۆبۆنە ئەوانەی کە مادەی 130 کردووە، بەشێک لە هاوڵاتیانەی کە عەرەبن دیارە لە هەولێر ژمارەیەکی زۆری خێرزان و هاوڵاتی عەرەب نیشتە زیێنە، ئەمانە ئەو کۆبۆن و کارتیان نێک کە غاز وەرگرن، ئەمانە ناچارن لە دەرەوە بکڕن بە نرخە بازرگانیەکان لە بەنزینخانەکان لە دەرەوەی بەنزینخانەکان بۆ هەر بخڵێک باسم کرد نزیکەی 200,000 دینار 19,000 دینار 17,000 دینارەکە پێشووتر زیاتر لە 30,000 دینار بوو، بەڵام ئەوەی کە بریکارەکان دابەشی دەکەن بە 8500 دینار نی تا ڕادەیەکی زۆر نی ڕەوشەکە ئاساییە لە بەشێکی زۆری گەڕەکەکان بە بەردەوامی ئۆتۆمبیلەکان و بریکارەکان دەبیندرێت کە
غاز دابش دەکەن ئەمانەش ئەوانەی کە کۆبوونیان هەیە یاخود ئەو کۆبوونیان هەیە کە لەلای ئەمریکارەکانەوە پیانراوە دەتوانن تەنها ئەوانە کە بۆ ماوەی 1 مانگ 2 بتن وەربگرن بۆیە تا ڕادەیەک یعنی ئەوانەی کە ئەو کۆبوونیان نیە بەدڵنیاییەوە لە بەنزیخانەکان لەسەر شەقامەکان لەو شوێنانەکە غازی بازرگانی هەبێت بە نرخی بەرزتر لەو شوێنانە پڕی دەکەن یاخود وەری دەگرن. سپاس قارەمان با بچمە لای شیروان با بزانێکین لە دهۆکیش بارودۆخەکە بە شێوەیە کە شیروان سلااوت لە بێماندوو نەبی پێمان بڵێ لە دهۆک چ باسە قارەمان باستی 950 دینارەکە بۆ غازی بازرگانی لە دهۆک بەچەنەیە و لە چه ئاستێکە هاوڵاتیان پێویستیان بەو غازەیە. بەێ زیان سلااف هەر بە دهۆکیش قەیرانە غازە هەش دەستپێکە شەڕێ ئیران و لەگەل ئەمریکا و ئیسرائیل یعنی برەمبوونا بەهای هەموو تشتی دەست پێکە لێ بەهای غازی شێوەکی بەرچەفش هەموو بەهای دژ یعنی هەموو کەرەستە و سۆتەمەنیدن بنێتر لە هاتکو ژێ 410 دینارە چۆ حتا 1700 و 1800 ژینها هەر لێترێک بژین 800 هەفتی دینارە هەر لێترەکە غازە 870 دینارە نەوە ئەڤەل پانزەخانە ویشەوەی تێتە فرۆتن یعنی ڕەوش ئاسایی بووە هیچ مەترسی نەمایە بەرپرسن لایەنە پەیوەندە بەردەوام بژن مەگرفتە غازە نەمایە غازە پێدویل بەردەسەیە لێ هەتا نۆژی غاز بەهایەکە گران مایە یعنی ئەڤە جێ دڵگرانیا خەڵکەیە دیساژی ئەگەر خەڵک بێت وێوارگرێت بین پازەخانە پێدوی یعنی چەندێکی بڕاوەستن سەرایەکی بکەن حتا پازەخانە بدەست بکەوێت وەکی دن غازە دنیا بازرگانی هەزر یعنی ئەڤە بۆ جێ دڵگرانیا خەڵکی غازە بازرگانیە گەرتە بێت قینای 25,000 هەتا 30,000 بکڕی ئەو زوب ئاسانی بدەستکەوێت لێ ئەو غازە دن ئەو غازە ئەرزان زوب دەست ناکرد یعنی بۆ ئەڤیانەوە ناف کۆڵانات گەڕیان 8,000 تا 9,000 بوو نهات پێدویت و سرای بگری 10 ڕۆژە 15 ڕۆژە 20 ڕۆژەژ يلا بطلق برتب كيف يلا قريناك برتب كفت يعني بالخزانه كيف كفت حتى دست خوبه بين ليه اگر تمشي بازرگاني اصلا دست كفت افق خلقي دوك يعني قلا وياك كان الباجرن دين بونما بريكا بريكارا غاز هتا دابشكرين خلق اساني بهاك ارزانتر وغازي دست خوبه ليه هطان هو افد دوك دا نبوا نشوى بارجي باجي كنا هولاتين دوك بيجن اگر برجواندا بالبرس و بازرگانن دولانن پەیوەنددار دۆک بەرژەوەندیەوان تێدا بە بەهاکە زۆر دراوەکە زۆر بۆوان تێدا بە نال دۆکێ بەری هەموو باژێڕێنن کە هەموو دووارە جێبەجێکردن لەش بەرک و بەرژەوەندی هاوڵاتیاندا بەرپرس و بازرگانن دۆک چ مفەژێنابێنن لەوڕە هەتا نۆ دۆک نەچوە بوارە جێبەجێکردنە نابتنە غازریان هەموو یعنی ئەف کەرەستن دۆک بە هایوان گران بێت یەکەم جال دۆکێ دەست پێکرد وەکو هەواڵێ دەست پێکدا تا ئاماژە پێکری بۆ بلندکردنا بەهای زوو دۆکیان بژم تایبەت زوو بەها بلند بێت لێ بۆ هات ناخوارە بای زوو نایەتە خوار کەس دیفچۆنێژی ناکەن نا لژنە قای مقامێ نا ئیدارا پارێزگای نا ڕێبەبەریە پەیوەنددار نا ڕێبەبەریە چاودێریە بازاری هیچ کەس دیفچۆنە vەیەکێ ناکە زەرمەندێکێژی دۆکێ هاوڵاتینێ یعنی وەکوام زانی چەندی جارە هاتە ڕاگەاندن ڕێژە هەژاریە دۆکە ژامیاری ماکوردستانی پترە یعنی زێدەباری وێ ڕێژە بلندە هەژاریە باە هەموو تشتێکی ژل دۆ گرام بۆ هەتا نوە کەس دیفچۆ ناکات غاز ئەو کەرەستەک و هەمی خێزان ڕۆژانە پێدوید بنێ بۆ خواردنێن خۆ بۆ پێدوین مالێ ڕۆژانە هەموو خێزان پێدوی غازینە لێ هەتانەوە نەبەهای غازە هاتە خوارە نەغاز یعنی درستی بدەست کەوێت یعنی نان ڕۆژانە وەکتە بێت غازاتە خلاص بێت هەر خێزانەکە نەغاز بدەست کەوێت ئەگەر تەبێت غازم دەستخۆبە بینێ یان پێدویە بازرگانی بەهاکە گرام کڕی یانژی دەبێت چەند ڕۆژەکە چاوەڕێک ئەگە غاز نەمێنژی دەبێت مال یعنی هەر حالەکە بێت کارە خۆ ماڵە خۆ بکەی چاوەڕێکە هەتا غاز دەستە بکەوێت لەو ڕژی خەلک دەخوازکەن ئیدارە پارێزگادۆکی وەکو هەموو باژێڕاندنین هەرێما کوردستانی و عێراقیژی برێکە بریکارە کۆلان یانژی گەڕەگەرەکیانژی دەڤەر يعني وقتك بدانش فلان وقت حتى فلان وقت دغاز جيته دخلك أمد كاري خوب كان دخلك بزانن شو وقت دغاز برا قاعد نار وقت غاز تمام وإنتر رول غازة بازر كاري كشكو غازة دي بدس ناكبت يعني هذا أعطانه غاز 410 دينار هاتي 870 أعطانه أفات 15 روجا في بهاي نهات تخواره وكلنا نبينا هیچ گرفته غازیش نمایه لی بهای غازی هر نهایت خارجیان. سپاس من سپاسی هر دو پیامنرمان قهرمان جوهر لا هولر اور و شیروان خضر لا دهۆگەکەم دەستان خۆش بێ ماندوو نەبن.
بە دوواداچوون لەسەر کارەکانی لیژنەی جێبەجێکردنی یاسای ژمارە 16 ساڵی 2010 لە کەرکووک بۆ تۆمارکردنی زیان لێکەوتوانی گوندنشینە کوردیەکان کە بەهۆی سیاسەتی ڕژیمی پێشووی عێراقەوە زەرمەند بوون تا قەرەبوو بکرێنەوە. دیلان غەفور ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەردانی لیژنەکەی کردووە. دیلان غەفور لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیا وتی پێویستە حکوومەت هەرێمی کوردستان ئەم لیژنەیە بەکار بهێنێت چونکە بە پێی بڕیارەکەواتە بەکاری بخات لە بەرەوەی کە بە پێی بڕیارەکە هەرێمی کوردستانی ژەگرێتەوە. دیلان غەفور وتیشی لە پرۆژە یاسای بودجێ ئەم ساڵە هەموو هەوڵ و فشارێکەکەن بۆ ئەوەی کە بودجێکی تایبەت بۆ ئەم قەرەبووکردنەوەیە دیاری بکەن. ئەم لیجنەیە بە پێی یاسای ژمارە 16 ساڵی 2010 پێویستە تەشکیل بکرێ وەر کەسێک زیانی بەرکەوتو بێ قەرەبوو دەکرێتەوە. طبعا ئەمە ئیجراعاتی یاسایی خۆی هەیە و لە ساڵەکانی 2013 و 14 و 15 و ئەم ساڵانە کارەکانی خۆی کردو، بەڵام وەکو پێویست لە پارێزگای کەرکووک ئیشی لەسەر نەکراوە. لە دوای تەفعیلکردنی ئەم لیجنەیە و بەڕێزانەی کە ئەم ئێستا کارەکەن لەم لیجنەیە کاریان لەسەر ئەوە کردووە لەگەڵ بەغدا تەنسیقیان هەبێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە زیانیان لێکەوتووە قەرەبوو بکرێنەوە. لە پارێزگای کەرکووک چەندین گەڕک هەبووە لە پێشووترا لە زەمەنی ڕژێمی پێشووە خانوویان ڕووخاوە بە هەر نەوعی لە نەوعەکان زەرمەند بوون. ئێستا دێن معاملاتی خۆیان تەقدیمەکەن لەم لیژنەیە بۆ ئەوەی لیژنەیەکی تر هەیە لە بەغدا بیان بینێت. طبعا ئەمە وەزارەتی مالیە ئەم لیژنەیە تەشکیل کردووە و سەرجەم پارێزگاکانی عێراق ئەم لیژنەیەتیایە کارەکە بە هەرێمی کوردستانیشەوە بە پێی یاسا. لیجنەکە لە دوای ئەوەی داواکاریەکانیان تەقدیمەکەن لێرە ئەو بەڕێزانەی کە داواکاریەکانیان تەقدیمەکەن جەنابی دادوەر ئەیان بینێ و لیجنەیەک پێک هاتووە لە وەزارەتی مالیە لە وەزارەتی عەدل و جەنابێکی دادوەریش لەوەیە بوتەکانیان وەرەگرن و بەرزەکرێتەوە بۆ بەغدا و دیراسی ئەکرێت و دواتر قەرەبووی ئەو کەسانە ئەکرێتەوە. جوتیاران داوای گەڕانەوەی مافی خاوەندارەتی زەویە کشتتوکاڵیەکانیانەکەن. ژمارەیەک لە جوتیارانی قەزای شارەزۆر لە بەردەم شارەوانی شارەزۆر گرت بوونەوە ئەڵێن لە ساڵی هەفتاکانەوە بژێوی ژیانیان لەسەر ئەو زەویانەیە. ئێستا شارەوانی وەک زەوی نیشتەجێبوون دابەشی ئەکات. ئەمانیش داوایان کردووە کە مافی خاوەندارەتیان بۆ بگەڕێتەوە. سەرۆکی شارەوانی شەڵێت لە ساڵی 1970ەوە حکوومەت زەویەکانی لەسەر شارەوانی تاپۆ کردو و مافی قەرەبووی دیاری نەکردووە، بەڵام ئێستا لە هەوڵی وەرگرتنی قەرەبوودان بۆیان. دابەشکردنی زەوی یەکەی نیشتەجێبوون لە شارەزور ئەم جوتیارانەی لە بەردەم شارەوانیدا کۆ کردووەتەوە. ژمارەیەک لە جوتیاری قەزای شارەزورن لە بەرامبەر دابەشکردنی زەویە کشتتوکاڵەکانیاندا لە بەردەم شارەوانی گرت بوونەوە داوای گەڕانەوەی مافەکانیان دەکەن. گرفتی ئەمە ئەوەیە ئەم ئەزانە بەدەست خۆمانمێنێ و سیفەتی زەراعی لەدەستنەوە ژیانمانی لەسەر و بژێوی ماڵ و نامان لەسەر و معاشمانی و ئیجامە لەسەر ئەزانێ. لیژنە هاتووە ڕەزامەندی داوەتی تێم ئەرزانە مادام بەدەست فەلاحەکانەوەیە بیری تایە باخی تایە تقریبا 1940 دۆلمە چەند عایلەیەکی زۆری لەسەر ئیسفادە لەوە ئەکرێ هاوکاری کردوین. ئێمە کە چێتە هەولێر دەوێت لە وەزارەتی شارەوانی لە وەزارەتی شارەوانی چەندجار کتابمان بردووە ڕەزامەندیمان بردووە لیژنە هاتووە لێ تەخیرمانەکەن بۆمان ناکەن. ئەم جوتیاران دەڵێن بۆ ماوەی چەندین ساڵە ئەم زەویانە سەرچاوی سەرەکی بژێوی ژیانی خێزانەکانیان بووە. ئێستا دابەشکردنیان بەبێ ڕەچاوکردنی مافیان زیانێکی گەورەیان پێدەگەێنێت. جوتیارەکان دەڵێن ئەگە زەویەکانمان بۆ ناگەڕێتەوە پێویستە قەرەبوویەکی شایستەیان پێ بدرێ کە هاوتای زیان و ماندووبوونی ساڵانیان بێت. لە هەولێر ئیشەکەمان بۆ ناکەن، ئیشەکەمان ڕاگیراوە بۆمان ناکەن. ئێمە لە بینی ئەم دوو بەرداشین چی بکەین چارمان نەماوە و سەرچاوی ژیانی ئەو خەڵکەیە. ئێمە هەر ئەیشیکەن یعنی بڵێن هەر ئەبێ بکرێ هیچ دەبێت قەرەبوومان بکەنەوە. قەرەبووەکە باسی دویان کردووە مسۆگەر لە سا دووە لە سا دوو زۆر کەمە هیچ بۆ ئیسفادەی نییە بۆ ئێمە. ئەگەر لە سا هەشت بێ لە سا حەوت بێ ئەوە حکوومەت دەتوانێت هەر لە ئەرزەکەی خۆمان قەرەبوومان بکاتەوە. لە بەرامبەرم داواکاریانەدا سەرۆکی شارەوانی قەزای شارەزور دەڵێت بە پێی یاسا خاوەندارێتی ئەم زەویانە بۆ شارەوانی دەگەڕێتەوە و پلانی دابشکردنیان بەسەر نزیکەی 4000 فەرمانبەردایە.
چۆن ئەرکمانە کە زەوی بە فەرمانبەران ئامادە بکەین و خزمەتیان بکەین ئەرکشمانەکە خزمەتی جوتیارەکانیش بکەین چکە هاوڵاتی ئەم وڵاتن خوان بە زەرمەند دەزانن و مافیشان پێێتم و بە زەرمەندیشە بن لەم بڕیارە بەڵام بڕارێک و دەچۆ بێت جێبەجێکەین و مەجبورین ناچارین کە زەویەکانی فراسکەین بۆ مەبەستە بە ڕێگەی هەوڵدان و بەدۆداچوونی ئێمەوە ئەنجومەنی وەزیران کۆتا جار چوونە ژێر ئەو باری کە قەرەبووی جوتیارەکان بکرێتەوە بڕیاری یەکلاکردنەوەی کێشەی خاوەنددارێتی ئەم زەویە کوشتتوکاڵیانە بە پێی بەڵگە و داواکاریەکانی پارێزەرانی جوتیاران بێت ئاڕاستەی کابینەی داهاتوی حکوومەتی هەرێم کراوە بڕیارێک کە جوتیاران چاوەڕوانن بتوانێت کۆتایی بە ساڵانێک ململانێ و ناڕوونی بهێنێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای شارە زوور. ئەمڕۆ دوایین کاروانی حاجیانی هەرێم بۆ بەجێهێنانی فەریزەی حەج ئەگەنە سعودیا بۆ ئەم ساڵ لە هەرێمی کوردستان ناوی 5120 کەس بۆ ئەنجامدانی حەج هاتووەتەوە بۆ هەر یەکێکیان بڕی $2000 بە نرخی بانکی ناوەندی تەرخان کراوە. تا ڕۆژی هەینی 4000 حاجی گەیشتونەتە سعودیا ئەمڕۆژ کۆتا کاروان ئەگاتە ئەو وڵاتە. میوانێکمان هەیە لەم بارەیەوەمانەوێت زیاتر قسە بکەین دەربارەی ئەو خزمەتگوزاریانە کە پێشکەشی حاجیانەکرێت کاروانستونی لە وتەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە شاری پیرۆزی مەکەوە لەگەڵمانە کا کاروان سڵاوت لەبێ سەرەتا با بە داتا و ئامار دەست پێ بکەین چەند کاروان ئەچێت یان چووە هەتاوەکو ئێستا و ژمارە حاجیان چەندە و بەڕێگەی وشکانی ڕۆشتون یان ئاسمانی ئەگەر بۆمان ڕۆ بکەیتەوە سپاس دەکەم. زۆر سپاس بەنرخی گەورە میهرەبان وەکو جەنابشتان ئاماژەتان پێدا کە ژمارەی حاجیانی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ 5120 کەسەوە ئەم شەو درەنگانێکی ئەم شەو تەواوی حاجیانی هەرێمی کوردستان دەگەنە عەرەبستانی سعودیا و ئەم ساڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کردی لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ئەسڵەن کارێکی زۆری بۆ حاجیان کرد لەوەی کە هەموو حاجیان بەڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی لە سلێمانیا گەشت بکەن گەشتەکان زۆر بە ئاسایی و زۆر بەباشی بەڕێوە چوون ئەوە بێ هیچ کەم و فڕیەک حاجیەکان لێرەوە لەلایەن تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پێشوازیان لێ دەکرێتن سپاس بەخوای گەورە تا ئێستا هیچ حاڵەتێکی نەخۆشی بڵێن نەخۆشیێکی گران لە نێوان حاجیاندا تۆمار نەکراوە ڕۆژانە خەریکی ئەرکاینەکانن و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی ڕابردوودا ڕۆژانە سێژە خواردنێکی زۆر باش بە ئامادەبوونی شێفەکانی خۆماڵی لە هەرێمی کوردستان لە ئامادە دەکاتن کە ئەمەش بووی تەمای ڕەزامەندی حاجیان دەستۆچی لەم هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف دەکەن. باشە کا کاروان ئەم ساڵ حاجیان هەمووی هەر بە گەشتی ئاسمانی ڕۆشتن یان ڕێگەی زەمینیش هەبوو بۆ بردننی حاجیان؟ نەخێر هەر لە دوای پرۆسەی حەجی پاس ساڵەوە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە سەرپەرشتی خۆی دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی ئەنجومەنی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە بوونەوە کە بڕیارێک لەو بارەیەوە بدرێتن ئەوەی ئێمە تێبینیمان کرد گەشتی ئاسمانی لەگەڵ گەشتی وشکانی تقریباً 500,000 جیاوازی هەبوو کە زۆر کەم بوو لەسەر ئەو ڕێیە کە 3-4 شەو حاجی دەبووە لە ڕێگەدا بمێنێتەوە بۆیان یەکەم ساتەوە بڕیاردرا بوو حاجانی هەرێمی کوردستان هەمویان بە ڕێگەی فڕۆکە گەشت بکەن هەم ئاسانکاریە هەمیش تووشی کێشە و گرفت نابن لە ڕێگەی وشکانیەوە و بەشێکی زۆری حاجیانیش ڕەنگە نەخۆش بن یاخود تاکەوتە بن یاخود بەتەمەند بن بۆیە دوای ئەو ناخۆشانە یاخود ئەو شەڕێکە لە ناوچەکەدا هەبوو ترسی ئەوە هەبوو کە گەشتەکان بکرێنە وشکانی بەڵام بە بڕیاری سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران و خودی وەزیری ئەوقاف دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر هەموو لەگەڵ نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدا توانرا گەشتەکان دەست پێ بکەنەوە و ئەو بوو لە هەفتی مانگەوە یەکەم گەشتی ئاسمانی بە ئامادەبوونی خودی وەزیری ئەوقاف دکتۆر پشتیوان سادق لە هەولێرەوە دەستی پێگرت و ڕۆژانی دواتریش بە ئامادەبوونی دکتۆر زیندین بریکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی لە سلێمانی گەشتەکان بە ئاسایی بەڕێوە چوون و سپاس بۆخوای گەورە تا ئێستا گەشتەکان بەردەوام درەنگانێکی ئەم شەو هەموو ئەو حاجیانە دەگەنە سعودیا
کە ژمارەیان 5120 کەسە. باشەکە کاروان باسی گەشتە ئاسمانیەکانت کرد و مەترسیەکانی ئەزانین کە بارودۆخەکە بە تەواوەتی ئاسایی نەبووتەوە ترسی جەنگەکە نەڕەویەوە بە تەواوەتی تا چەند پێتان وایە کە مەترسی هەبێت دیسان گەشتەکان بوەستن و حاجیانی ئەمساڵ ناچار بن دیسانەوە بۆ گەڕانەوە لە ڕێگەی وشکانیەوە بێنەوە. بەڵێ خۆی هەموو هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە حاجیان بە گەشتی ئاسمانی گەشتیان کرد وە سوپاس بەخوای گەورە هەمویان ئەم شەوەکو گوتم هەمویان دەگەن کۆتا کاروانیان دەگاتن بۆ گەڕانەوەش هەمومان نزا لە خوای گەورە پیرۆز دەکەین خوای گەورە دەکەین کە لەم شوێنە پیرۆزە ئەم گەشتە بۆ حاجیان ئاسان بکاتن و ئەم شەڕ و ناخۆشیێکە لە ناوچەکەدا هەیە و لەسەر وڵاتی ئێمە هەیە لا بچێتنەوە هەرێمی کوردستان هەموو ناوچەکە بەرەو ساختمانگیریەکی باشتر بچێت ئێمە بە لە سەرەتاوە فلانی ئەوەیە کە گەشتەکان وەکو خۆی هەم بە ڕێگەی ئاسمانیەوە گەشت بەڵام ئەگەر خوا نەخواستە ڕووداوی بارێکی لە ناکاو باردۆخێکی لە ناکاو هاتە ئالەوە ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران و خودی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی و بەڕێبەرەتی گشتی حەج و عومرە بیر لە پلانێکی دەکاتەوە کە کەمترین زەحمەتی تێدا بێت بۆ حاجی لەوەی کە ئێمە لە سەرەتا گەشتەکە بڕیار بۆ گەشتەکان بکرێنە وشکانی پلان ئێمە ئەوە بوو کە ئێمە تا عەرعەری سعودیا گەشتەکان بەتاڵ بن ئینجا لە عەرعەری سعودیەوە گەشتەکان بکرێتە ئاسمانی واتە لە عەرعەوە بۆ شاری جەدە بکرێتە ئاسمانی. بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئەم بارودۆخەوە هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنەکان بەڕاستی گەیشتە ئەنجام و هەوڵەکە بەرهەمدار بوو کە توانیمان هەموو حاجیانی ئێمە بەڕێگەی ئاسمانی گەشت بکەن کە ئەمەش بووە مای دڵخۆشی حاجیان وە خزمەتێک بوو کە پێشکەش بە هەوڵاتیانی خۆمان بکەین لە هەرێمی کوردستان. باشەکە کاروانۆک و بەڕێوەبەرایەتی حەج و عومرە چەند چاودێری خزمەتگوزاریەکانەکەن لەوێ بۆ حاجیان بۆ نمونە خزمەتگوزاری خواردن نیشتەجێبوون و خزمەتگوزاریەکانی تر. بەڵێ ئێمە لە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە و وەزارەتی ئەوقاف بە بەردەوامی ئەو ستاف بەکارگێڕیەکە لەگەڵ حاجیانی هەرێمی کوردستاندان بە بەردەوامی بەبێ جیاوازی ئەمە بەڕێوەبەرە یاخود ئەمە کارمەندێکە هەمویان لە کاتی ژەمەکەکاندا لە ناو حاجیاندان و خزمەتی حاجیان دەکەن و زۆربەی ئەو ڤیددیوانە و لێدوانەی کە بۆ خەڵکی بۆ دەرگاکانی ڕاگەاندنیشمان ناردوون لە هەموو کوردستان حاجیانی هەموو کوردستان شایەتی بە ئەو ستافە دەدەن کە لەگەڵ حاجیاندا بوون ڕۆژانە سێژەم خواردن بە سروشتی هەرێمی کوردستان بە سروشتی خواردنی کورداوەری پێشکەش بە حاجیان دەکرێتن. زۆر جار حاجی باس لەوە دەکاتن کە بەڕاستی ئەمە جۆرێک خواردنی VIP و ئەم جۆرە خواردنە لە شاری مەکە و لە سعودیا دەست ناکەوێت. ئەمە جێگەی منەت نییە کە ئێمە منەت بەسەر هاوڵاتیانی خۆم ئەمە ئەرکی ئێمەیە کە ئێمە لە خزمەت هاوڵاتیانی خۆماندا بین لە شاری مەکە ئەو ئەرکێکە بە ئێمە ستێنراوە جگەلەوە ئێمە تیمێکی تەندروستی کە لەلایەن وەزارەتی تەندروستی ئەو دەستیشان کراون ڕۆژانە لە کلینیکی تایبەت پێشوازی لە ئەو حاجیانە دەکەن کە بەهۆی پەتایەکی وەرزیەوە یاخود پەسیوە یاخود نەخۆشێکی سووکەوە تووشەون پێشوازیان لێ دەکەن و چارەسەریان بۆ دابین دەکرێتن و بە ئەمبۆڵانسێکی تایبەتیش لە بەردەم ئوتێلی حاجیانی هەرێمی کوردستاندا خوا نەخواستە بۆ هەر ڕووداوێکی نەخوازرا ئەگەر حاجیەک تووشی کێشەیەک بێتن و ئەم نەخۆشیە لە توانای ئەم ستافە تەندروستیانە بێت. ئێمە گرێبەستمان کردووە لەگەڵ نەخۆشخانە هەرە باشەکانی سعودیا تاوەکو بە زووترین کات یعنی چەند دقەیەک لە منەوە دوورە ئەو نەخۆشخانەی کە بۆ حاجیان لە حاڵەتێکی ناکاو کە چارەسەرەکەی لێرە نەبوو دابین کراوە ڕاستەخۆ دەگەێت ئەو نەخۆشخانەوە چارەسەر وەردەگرێتن و ئێمە لیژنەیەکی تایبەتیشمان داناوە وەکو لیژنەی فتووا کە هەر کەسێک پرسیارێکی شەرعی هەبێتن بچێتە خانەی فتاوە سەردان ئەم لیژنە دەکات جگەلەوە 33 مامۆستای ئاینی لە سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی هەرێمی کوردستان ئەم ساڵ یاوەری حاجیانن بۆ ئەوەی ڕۆژانە ڕێنمایی ئاینیان پێ بدەن و لە ئەرک ئاینیەکانیان ڕایمیان بدەن کە چۆن حەجی خۆیان بەجێ بگەینن. ئەمە لە چەندین لەژنەی کارگەڕی دیکە لە ئوتێل و لە ڕووی چاودێریکردنی ئۆتێل و خزمەتگوزاریەکانی ناو ئوتێل تەنانەت لە دابینکردنی ئاو چاو بۆ هەموو حاجیان ینی من دەبێت ئاماژە بە هەندێک شتم حاجی پێشەوەی بگاتە سعودیا ئێمە لەژێر هەر قەلەوەیەکی حاجی 3 کارتۆن ئامانداناوان بۆ 30 ڕۆژ واتە تا دەگەڕێتەوەش ئەمە بە زیادەوە جگە لەوەی شەکر و چاو هەموو ئەم بابەتانە بۆی دابین کردو بۆی حاجی هیچ پێویستی بە هیچ شوێنێکی دیکە نەبێتە حاجی هەرێمی کوردستان دەتوانێتن
لە سعودیا بۆ ماوەی مانگێک یاخود 20 ڕۆژ 25 ڕۆژ بێتەوە بەبێ ئەو 1 دینار سەرف بکاتن ئەمەش هەم دیسان ئاسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەوەش ئەم ساڵ حاجی پێویست ناکاتن ئەو فیدیە کە لەسەری شتی بداتن ئەو فیدیە لە هەمان ئەو پارەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ پشتگیری و پاڵپشتی پرۆسەی حەجی کردووە تاوەکو شوێنێکی باش بۆ حاجان دابین بکرێتن و ئەو شوێنە ئێمە لەوێمە ئەمە یەکێکە لە شوێنە هەر لە نزیکەکان و باشەکانی سعودیا لە شاری مەکەی پیرۆزکە بە چارەێک 20 دقیقە حاجی دەتوانێت بە پێ بگاتە ناو حرەمی پیرۆز و تا کۆتۆڕۆژی دەتوانیتن ئەم پرۆسەیە بەردەوام بێت. باشەکە کاروان دواوادە بۆ گەڕانەوەی ئەوانە کە ئەمریان کردووە لە هەرێم چەند کەس نەگەڕاونەوە دواوادەکەی بۆ چەند کەس نەگەڕاونەوە سزاکەیان چی ئەبێت چ سزا لە سعودی و چ لە هەرێمی کوردستانیش؟ ئێمە بە بەردەوامی لە بەڕێوەبەری گشتی حەج و عومرە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بە هەماهەنگی لەگەڵ هەموو دەستگا پەیوەنددارەکان و دەستگاکانی ڕاگەیاندن بە سپاسەوە بۆ دامەزراوی میدیای کورساتیش بەڕاستی کە زۆر لەگەڵ ئێمە هاوکارن ئێمە چەندین جار بە هاوڵاتیانی خۆمان گوتووە هەندێک بابەت هەیە بەڕاستی ئەبێت لەی وریابن یەک لەم بابەتانە ئەو بۆ کە ئەو کەسانن کە بۆ عومرە هاتوون ئێمە نازانین ژمارەیان چەندە بەڵام پێمان گوتوت ئێمە لە بەڕێوەبەری گشتی حەج و عومرە و وەزارەتی ئەوقاف هیچ بەرپرساتێک هەڵ ناگرین ئەگەر کەسێک خۆی لێرە شار بێتەوە چکە دواوادە ئەوە بوو کە لە هەژدەی چوار دەبێت هیچ کەسێک لە سعودیا نەمێنێتەوانێت بۆ گەشتی عومرە هاتوون و هەژدەی چوار گەشت وەرزی حەج لە سعودیا دەستی پێکرد جگە لەوە ئەمە بابەتێکی تریشێ ئەگەر دەفەت هێبێتن بۆ بەڕێستان بخەمە ڕوو بابەتێک ئێستا لە هەرێمی کوردستان ئەمیش بابەتی بەردەر حەجە کە بەڕاستی ئەمەش من دەبێت لە ڕێگەی بەڕێستانەوە ئاگاداری هەموو خەڵک بکەن کە ئەم بابەتە هیچ ئەسڵ و ئەساسێکی بۆ نییە و ئەمانەی کە لە هەرێمی کوردستان هەرچەند ئێمە دەستمان بە ڕێکاری یاسایی تند کردو بەرامبەر بەو کەسانێک کە ڕێکلام و بانگێشە بۆ بەدەر حەج دەکەن فێڵێکە و پارە خواردنێکە لە خەڵک و ئێمە ڕوبەڕوویان دەبینەوە لە هەر شوێنێک بیتن ئەگەر کۆمپانیا بێتن تایبەت بێت بە حەج و عومرە دایان دەخەین و ئەگەر کەسی تایبەتیش بنەمە لە ڕێگەی بەشی یاساییەوە سزان دەدەن و ئەگەر دەستگای میدیایش بێت بەداخەوەندێک دەستگای تەلەڤیزیۆنی لۆکاڵیش دەستیان بەم بابەتە کردووە کە دەیانوێت فێڵ لە خەڵک بکەن ئەم بەدەر حەجێکە ئیدیعای بۆ دەکەن بانگەشەی بەدەکەن بۆ بە 5 وەرەقە لەوێ دەکرێتن لێرە لە بەردەم ئوتێلەکان پێ دەڵێن بێمە بە 150 دلار بۆتان دەکەین و حیوانێکیشتان بۆ سەر دەبڕین کە بەڕاستی ئەمە ئەسڵ و ئەساسی نییە هەمووی فرد و فێڵە پارە خواردنە لە خەڵک بۆیە دەمێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەڕێستانەوە زۆر ئاگاداری ئەم فرد و فێڵەیش هەندێک خەڵک بن کە دوور لە هەموو بەها مرۆڤایەتیەکان و دوور لەوەی کە گوێ بە حەلال و حەڕامی بدەن بانگەشە ئەم بابەتەکەن. سپاس کاروان ستونی و تەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان کە لە مەکەی پیرۆزەوە لەگەڵ مامۆ سپاس بۆ زانیاریەکانتان. ئەزانین کە دهۆک شوێنێکی گەشتیاریە ساڵانە گەشتیارێکی زۆر ڕووی تێکا بەڵام گەشتیاران لە دهۆک ئەوترێت کە ڕوو لە هۆتێلەکان ناکەن ڕوو لە مۆتێلەکان ناکەن و ئەچن لە شوێنی تر ئەمێنەوە بۆ نمونە لە باخەکان کە کەسانێک کە باخی خۆیان هەیە ڕەنگە بیدەن بەکرێ بە گەشتیاران و لە دهۆک نامێنەوە جاجگە لەوەش زانیاریەکەیە ئەڵێ گەشتیارەکان لە دهۆک ناگیرسێنەوە ڕوو لە زاخۆ و شوێنەکانی تر ئەکەن. لەم بارەیەوە پەیامنەرمان هەوار عەلی هەندێک زانیاری بۆ بەدەست خستوین بابی نەریبی نەگەڕێمەوە وڵاتە. دیار لە پارێزگاها دووکێ ساڵانە چەندین گەشتیار قەستا پارێزگاها دووکت کەن لێ تایبەتیژیت ئەف ساڵەدا گازندا خودانên ئۆتێل و مۆتێلە ئەو بوو ئەو گەشتیارên dihêne دووکێ نائێنە di nava ئۆتێلên wan da هەروەسا ئەو گەشتیارە هەندێک شوان نامینەت nava دووکێ بخۆشی da da ku em bizanin kanê ev giştiyarek ve çît û bûçî namînet nav duhokê da digel min da Şêrwan Haşim peyvdarê komala otel û motelên duhokê digel min da kak Şêrwan eger em şwê dest pê bikein ew geştiyarên têne parêzgeha duhokê bûçî parêzgeha duhokê namîne. Belê destpêkê bixêr hatin serçava. Rastî rêja geştiyara nûkemê dibînin hediyedî de berev duhokê veyên xala serekî ya nemana geştiyara li van otelêt me خلق گرینگ راستی او مزرعه مزرعه کرده کرنه که مازن گلک یا
الکرت مای اوتیل و موتیلای کری برای خلکی گلک کتیویره چونکو از بینم گلک رنما نینن سروان ویدیو چاف دیری نینه به جا گلک خلکی که بیانی گشتیار عرب یه برای وان مزرعه چیتن. باش هوا دقل لانن پیوندی داره و بریا گشت و گذاره یانجی ریوبرین امنی افکار گوتی کنه رگریل وان مزرعه بته کردن کینه دشنا وان مزرعیان وان مزرعات دنف گشتیاران بله راستی ما قالك سربي بابتي عاد مكجم كي كومبوني كي بون قال مدير عام السياحي ما قالك سربي موضوعيه اخفتي جهه امني جي قالك اوانجي قالك بشنيارتين كو افتشتي خلت راستی چونكو تاثير نبس الاوتيلات يتن نبس الموتيلات يتن اف جشتيارت تتن يه ضررمنديه جهينتا وان هاوين جهت ما جهينتا اوتيلا ناتشنا خارنگها يعني حتى ويراديكو يب اواخل يلخوتينن خضروات خل يلخوتينن ابا تاثيرك قالك مازنا الوی کرت گشت و گذارت تن وبتایبتی کرت ما یوان اوتیل و موتیلا یعنی حتی نوی که امد بینین اوتیلت مد والانا گله گشتیار دین ده بو شبکه الاوتیلا که حجز کتن پشتی هنگی ده بخو مزرعه که بینیتن 20 نفرن 30 نفرن یچنت یک مزرعه و جا و راستی یعنی گلک بو ما گلک گرینگ ام و موضوعی چاره سرکین ام بسیاروی چند بکن بوچی او گشتیار ده دوکه لناو سنتر دهو که نامینید قصد دورو برین پارزگاه دهو گید که بونمون ایداره سربخ و زاخ و آکری راستی حتی که یعنی ام وک کومالا وکی اوتیل امید بینین هشتا چه پنگاوت مازن نهاتینه گرن بو وی کرته گشت و گذاره یعنی هشتا چه جهت خوصا نهاتینه چه گرن چونکو اند جهت هین گلکت گفتن حتی که اف هاوینگهت ما اف سیلاوا ما اف منطقه ما گشتیاری حتی که گلک عربیتین بیشتر ما چه تطور ندیتینه راستا عبدالخوشین اف اند پارک کاتا چه گرن بس اف نابی تعامل جذب بو گشتیار بیانی کو بیتن ما چه تشتی حسانینه حتی که ام گشتیار بیانی ام کشین یعنی نابی تعامل جذب یعنی هان که الزاخ و افکار نیشازاخ و هاتا چه کرن از بینم یعنی سیاحه و کی پنگا و گلک آمازن بو خلک زاخ و بو اوتیل زاخ و بو خارنگی زاخ و هاتا چه کرن گلک گشتیار از بینم یه برف زاخ و بچن چون که راستی پنگا و باج بو ام دخازیا معجی او بو کورنیش که حاصل الگلیه دهو که بیت چه کرن الاف مهاوین جهت ما رایت تو بین خوش کرن دا گشتیار قصد بکد دا گشتیار بینیتم که تشتی که دی هاتیه چه کرن تشتی که نی هاتیه چه کرن چون گشتیار 2012 و 13 و 14 تتن دوجیتن چه تطورات نینن یعنی چه تشتی نی نه هاتیه چه کرن اوجی گلک خلاقا گرینگه بس خوش کاک شروع گلک سپاس بله وکو دیار السنور پارزگاه دهو که او جرخانه گشتیاری یا کو خلکی پراکش تا پارزگاه دهو که درسته هی نهاتیه درست کرن و هر وسا که مکاسی دناوا ریگری کرن لوان مزرعان هیا کو گشتیار دچن اوان مزرعه بکرید کرن هتلن دهو که دمین نوالا بابەتێک لە هندستان ڕووی داوە کە بێ بزانێکین کاریگەریەکەی لەسەر زەر چییە بێ زانین کە هندستان دووهەم گەورەترین هاوردەکاری زێڕە لەسەر ئاستی جیهان ئێستا سەرۆگۆزیرانی ئەو وڵاتە داوای لە هاوڵاتیانی کردووەڵە خۆ هەر خۆشویستنی نیشتیمانەوە نییە بچی لە بەرەکانی شەڕ بجەنگی جاری وایە گۆڕینی شێوە و ستایلی ژیانت ئەوە خۆشەویستی بۆ نیشتیمان جا داواکە ئەڵێ ستایلی ژیان تام بگۆڕن و ئیتر زێڕ مەکڕن نە لە ناوخۆ بیکردن وەکو جوانکاری بەکاری بێن و لە دەرەوەش هاوردەی بکەن هۆکارەکەی تام پێڵم هندستان بۆ ئەوەی کە کڕینی زەر کەم بکرێتەوە باجەکەی کتوپڕ لە 106ەوە بۆ 115 بەرز کردوێتەوە گەورەترین بەرزکردنەوەی ئەم 115 سەدادەی باجی بنەڕەتیە کە وەرئەگیرێ بۆ هاوردەی زێر دیارە بۆ ئەوەیە کە هاوردەکەی کەم بکرێتەوە هەر خۆی کە باج دیارێکرێت لەسەر کاڵایەک بۆ ئەوەی کە هەندێک هاوردەکەی کۆنتترۆل بکەن 105شی بۆەوە بەرهێنانە لە ژێرخانەکان و لە گشت و کاڵی ئەو وڵاتە کەوترێم 105 زیادە بەڵام لە کۆتاییشە ئامانجی هەرەوەیەکە کڕینی زێر کەم بکرێتەوە با بچینە لای بابەت و زانیاریەکانی ترمان هەر لەمبارەیەوە باسی ژمارەکانمان بکەین ساڵی 2024-2025 ساڵی دارایی هندستان جیاوازە 721 تۆن زێر هاوردە کراوە کە لەو ساڵەیە بەهاکەی 58 میلیارد دلار بووە ساڵی 2025-2026 قەبارەکەی کەم بووەتەوە بەڵام لە ڕووی بەهاوە بەرز بووەتەوە کە 71 میلیارد و 980 میلیۆن دلار بووە 124 بەرز بووتەوە هۆکاریان بەرزبوونەوەی شاراوە نییە کە بەرزبوونەوەی نرخی زێڕازانین کە جەمپێکی کرد لەو ماوەیەوە چ بەرزبوونەوەیەکی تۆمار کرد با بچینە لای زانیاریەکانی تر و بزانێکین بابەتەکانی تر چیمان پێڵێن
گەورە هاوردەکارانی زێر لەسەر ئاستی جیهان سەرەتا چینە دواتر هەندستانە کە وەکوتم ئێستا ئەو وڵاتە بڕیاری داوە ئەڵێ کەمی بکەنەوە نە لە ناوخۆ بیکڕن خانمان لە برێکە سەدا نزیکەی سەدا 11 ئەو زێڕەکە لە هەندستان هەیە لە ماڵان دانراوە لای خانمانە کە بۆ جوانکاری بەکاری هەن و پاشەکەوتیان کردووە و مەقەبارەیەکی گەورەیە و لە ڕووی هاوردەی دەرەکیشەوە دووەم گەورەترین وڵاتەوە بە تەمایە هەردوو ئەم بابەتە کۆنتترۆل بکە با بچینە لای زانیاریەکانی تر و بابەتەکانی ترمان مسقالێک زێڕی ئارە 24 لە هەندستان بە 162 گرام بە دیاری کراوی زێر لە هەندستان بە 162,000 ڕوپیەیە جا ڕەنگە ڕوپیەکە زۆر بەرچاوڕوونیمان نەداتە بەڵام بۆی کە بزانین چەند بەرز بۆ تۆ 181 بەرز بۆ تۆ نرخەکەی بەراورد بە پێشووتر کە هەوەکارەکەشی زۆرە یەکەمیان ئەم گۆڕانکاریەکە بەسەر ئۆنسەی جیهانیە هاتوو دووهەمیشیان دابەزینی ڕوپیا کە هەرخۆی ئەم کڕینی زێڕە ئەوترێت یەکێک لە هۆکارەکانی دابەزینی بەهایدراوی ئەو وڵاتەیە باداتەکانی ترمان وەربگرین و باسێکی هۆکارەکانیش بکەین سەرۆک وەزیرانی هەندستان ئەڵێ 1 ساڵ کڕین ڕابگرن ئەڵێ 1 ساڵدان بە خۆتانە بگرن 1 ساڵ ستایلی ژیانتان بگۆڕن ڕاستاڵێ زێر بابەتێکی کولتوریە لە وڵاتی ئێمە بەڵام ئەڵە پێداویستێکی ژنیا گەرنەی کڕی شتێکت لێ بێ وایە و ئەڵێ دەست پێوە بگرن بۆی کە ئابوووریەکەمان زیانمەند نەبێت بۆ هۆیەوە باباسی هۆکارەکانیشتان بۆ بکەم وەکوتم با بزانین هۆکارەکانی چین کە سەرۆک وەزیران داواکە دەڵێ ساڵێک زێڕ مەکڕن و ساڵێک دەست بە هاوردەوە بگرن یەکەمیان بەهۆی هاوردەکردنی نەوتەوەیە جگە لە زێر هەندستان یەکێک لە گەورە هاوردەکارانی نەوتە سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە و بە دیاریکراوی کابینێ ئەو وڵاتە ئەڵێن بەهۆی هاوردەی زۆری زێڕەوە بەشێکی زۆر لە دراومان ئەڕواتە دەر لەو دۆلارەکە پێویستمانە ئەچێتە دەرەوە ئەمە جگە لەوەی کە کاریگەری لەسەر هاوردەی نەوت دروستەکە کاریگەری لەسەر بەهای دراوی بەهای ڕوپیە دروستەکات و بەهای ڕوپیەدا ئەبەزێنێت و هەروەهاڵەیە دەگی دۆلاریشمان کەمەکاتەوەڵێ هەر کیلۆ زێڕێک کە دێتە وڵاتەوە زیان بە هاوردەی نەوتەگەێنە کە ئەوەش ڕاستەوخۆ پەیوەندی بە پیشەسازی وڵاتەوە هەیە بابەتێکی سەرنجڕاکیش ڕۆژی ڕابردوو ڕووی داوە کۆمپانیای سوواچ و ئۆدمار پیگەی سەعاتێکیان خستوەتە ڕووبەناوی سەعاتی ڕۆیاڵ پۆپ پێشوازی هاوڵاتیان لە کڕینی ئەو سەعاتە ئەوەندە زۆر بووە کە فرۆشگاکان لە بەریتانیا و دوبەی مۆڵیش بەهۆی قەرەباڵغیەوە داخراون سەرەی دوور و درێژ لە بەردەمە فرۆشگایانە دروست بووە تەنانەت هەندێک لە کڕیاران شەو لە بەردەمە و شوێنانە خەوتون بۆەوەی کە لە کڕینی ساعتەکە بەجێ نەمێنن لە شاری لیڤەرپۆڵ کڕیار هەبووە 2 ڕۆژ لە بەردەمی فرۆشگاکە خێمەی هەڵداوە لەبەرەوەی هەم بە ئۆنلاین نافرۆشرێ هەمیش بەرهەمهێنانی سنووردارە کۆمپانیای بەرهەمهێنەری ساعتەکە ئەڵێن قەرەباڵغیەکە ئەوەندە زۆر بووە کە بە هۆکاری ئەمنی ناچار بوون فرۆشگاکان دابخەن و کۆمپانیای سوۆچ کۆمپانیایکی بەناوبانگە کە بەرهەمهێنەری سەعاتە و کۆمپانیاکەی تریش کە بە ئەیپی ناسراوە بە سەعات و خشڵە گرانبەهاکانی ئەناسرێت دوای داخرانی فرۆشگاکان سوۆچ بە شێوەی ئۆنلاین بە نرخی سەر و 21,000 دلار لە فرۆشتنی ئەم جۆرە سەعاتە بەردەوامە کاوە گوتم خواستێکی زۆری لەسرە. کە باسی ئەم سەعاتە ئەو قەرەباڵغیان بۆ کردن ڕەنگە پێتان وا بە شتێکی زۆر زۆر سیر و سەمەرەیە هەرچەند سەرنجڕاکێشە ئەم سەعاتەیە کە لێرەیە ئەیبینین بە 8 ڕەنگی جیاواز بەردەستە بۆچی 8 ڕەنگیشیان هەڵبژاردووە بەهۆی ئەو ستایلە 8 گۆشەیە هەیەی کە ئەم ستایلەی لە بایۆسەرامیک لە مۆدلی بایۆسەرامیک وەرگرتووە لەوەش زیاتر باسی و بابەتەتان بۆ ئەەکەم. یەکەم هاوکاری دوو کۆمپانیای گرنگی دروستکردنی کاتژمێرە ئەمە سوواچ و هەروەها کۆمپانیای ئۆدمار پیگەی کە ئەم دوو کۆمپانیای بەناوبانگن و لە ڕۆژی ڕابردووە 16 ئەم سەعاتیان خستوەتە ڕوو بە جۆرێک لە جۆرەکان پەردەیان لەسەر لاداوە 8 مۆدلی هەیە بە 8 ڕەنگی جیاواز بزوێنەرەکەی بزوێنەرێکی میکانیکیە کا سیستەم پەنجاویەکی پێوترێت ئەم سیستما بۆیە پەنجاویەکی پێوترێت لەبەر ئەوەی بزوێنەرەکان لە سەر و 100 پارچە لە 100 پارچە دروستەکرن ئەمە تەنها 51 پارچەیە کوتم میکانیکیە و ئەزانینا لەرەیە بڕغوەکی هەیە ئەو بڕغوە بە 10 ڕۆژ ینی بە چەند ڕۆژ جارێک ئەبێ بۆ خۆت بە میکانیکی شەحنی بکەیتەوە بۆی کە 90 سەعات کار بکات بەبێەوەی کە دووبارە پێویستی بەوە بێتەوە نرخەکەی لە بنەڕە تا 400 بۆ 420 دلارە بەڵام ئەمەش چوەتە بازاڕی ڕەشەوە دووبارە فرۆشنەوە کرێواتە کەسێکگەچێ بە 420 دلاری کڕێ بەڵام بەتوانێت قازانجی زیاتر بکاوە بە 1400 بۆ 8000 دلار ئەی فرۆشێتەوە لە بەرۆی کەوتم دروستکردنەکەی
سنووردارە وەکوتم هەشت ڕەنگی جیاوازی هەیە کە ڕەنگەکانمان لەوەیە بینی تایبەتمەندیەکانی چێت یەکێ لە تایبەتمەندیە گرنگەکان ئەوەیە کە ئەم سەعاتە لە دوو کاتژمێر لە 2 سەعاتی زۆر بەناوبانگەوە ئیلهام وەرگیراوە یەکێکیان وەکوتم بایۆسەرامیکە ئەم ستایلە 8 گۆشەیە کە هەیەی لەو سەعاتەوە ئیلهامی وەرگرتووە و بابەتێکی تریشکە هەیە وەکوتم بڕغۆیەکی هەیە ئەم بڕغوەکە لێرەیە هەیەی ئەمەش لا مۆدلێکی ترکە پێوترێ ڕۆیال ئۆک لەوە ئیلهامی وەرگرتووە و ئەم سەعاتە بە دوو جۆرە جۆرێکەوەی کە لە دەست ئەکرێت وەستاندێکیش هەیە ئەتوانیکە لەسەر مێزیش دای بنیت و بەکاری بهێنیت با بچینە لای زانیاریەکانی ترمان هەر دەربارەی ئەم سەعاتەکە وای کردووە فرۆشگاکان دابخرێن کۆمپانیای سوۆچ کەوتم یەکێ لە کۆمپانیا گرنگەکانە لە بواری دروستکردنی کاتژمێر و سەعاتاوە ناوبانگێکی زۆری هەیە و خواستێکی زۆریش لەسەر بەرهەمەکانی هەیە ساڵی 1970 دامەزراوە لەلایەن نیکۆلاس هایکەوە نیکۆلاس هایک پیاوێکی لوبنانیە و بەڕەچەڵک لوبنانیان پیاوە وترێت کە پیشەسازی سەعاتی دیسانەوە بوژاندووەتەوە بەهۆیەوەی کە لە لێواری داڕمانە بووە و بەهۆی ئەو بەرهەمە چین و ژاپۆنیانە کاتەوە دووبارە زیندوی کردوێتەوە بەهای بازاڕی ئەم کۆمپانیایە ئەم کۆمپانیایەکە لە بۆرسایە بەهای بازاڕێکی 12 ملیار و 600 میلیۆن دۆلارە و ساڵانە فرۆشتنەکەی هەتاوەکو 10 میلیارد دۆلارە لە نێوان حوتنی بۆ 10 میلیارد دۆلار و 30,000 کەس کارمەندیشی هەیە لە سەر و 50 وڵاتی جیهان ئەم کۆمپانیایە چالاکی ئەکات با بچینە لای کۆمپانیاکەی ترکەوتم کۆمپانیایەکی بەناوبانگە ئەمەش بە سەعات و خشڵا گرانبەهاکانی ناسراوەڵێ مەگەرەوەی کە ئاوا لەگەڵ شوێنێکی وەک سواچ هاوکاری بکات و بکرێ سەعاتی لێ بکرێ گەرنا ئەوەندە گرانە ڕەنگە هەر کڕین نیا ساعتەکانی ئەم کۆمپانیا ساڵی 1975 دامەزراوە لە بورسیان نییە بۆیە بەهای بازاڕیکەی زۆر بە دیاریکراوی ڕوون نییە چەندە ئەخەمڵێنرێت کە نزیکەی 30 میلیارد دۆلار بێت و لەلایەن ژۆل لوی ئۆدمار و هەروەها ئێدوار ئاگۆست پیگێ دامەزراوە بەناوبانگترین بەرهەمی ڕۆیال ئۆکە کەوتم یەکێک لەو ساعتانەکە لە دروستکردنی ئەم بەرهەمە نوێیە ئیلهامی لێوەرگیراوە ئەوەیە داهاتی ساڵانەی 3 میلیارد دۆلارە و بەرهەمی ساڵانەشی 50,000ەوە تا ساڵانە تەنها 50,000 سەعات دروست ئەکات بەڵام ڕاستە ژمارەی ڕەنگە زۆر نەبێ قازانجەکە یەکجار زۆرە لە بەرەوەی کە بەرهەمەکانی زۆر گران بەهان ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە هەر بەم بابەتەش کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە